تەوەری یەکەمی بەرنامەکەمان خانمە دیزاینەری کورد و جیهانی لارا دزەی لە هەفتە نمایشی میلان بە نوێترین کۆلێکشن و دیزاینەکانی بەشداری کرد و نوێترین دیزاینەکانی خۆی خستە ڕوو. کوردستان میلانی درەوشانەوە بە جلوبەرگی ڕەسەنی جوانی کوردی بە ئاڵای کوردستان، بە ئاڵای پیرۆزی کوردستان و هەروەها بە گۆرانی کوردیەوە با دەنگی هونەرمەندی مەزن حەسەن زیرەکەوە. لارا دزەی ئەوێت بە جیهان بڵێت کەلتوری ئێمە جلوبەرگی ئێمە ئەوەندە جوانە. لارا دزەی لە میلانەوە لە ئیتاڵیاوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە باس لە بەشداریکردن یەکەین لە هەفتە نمایشی میلانە. لارا خان سڵاوت لێبێت ئەم کاتەوە باش. سڵاو لە تۆش بێت، پیرۆزباییت لێکەین سەرەتا بە ناوی دەستگای میدیای کوردساتەوە. سپاس بۆ تۆش. کۆلێکشن و دیزاینەکانت نەک تەنها زۆر جوان بوون، دەنگدانەوەیکی زۆر باشی هەبوو، بەڵکو لەگەڵەوەشە پەیامێکی قوڵی نەتەوەی هەڵگرتە بوو. ئامانجی تۆ لە نمایشکردنی ئەم جلوبەرگانە لە نمایشکردنی جلوبەرگ و پۆشاکی کوردی تەواوی ناوچەکانی کوردستان چی بوو لە میلان؟ من کە فاشن بۆ من بەڕاستی هەر ئەوە نییە جلوبەرگ و ڕەنگ بێت، بە تایبەتی کۆلێکشنی میلانم حەزم دەکرد جیاواز بێت، حەزم دەکرد هیچ ڕەبتی بە نمایشەکەی پاریسو نەبێت. 9 مانگ سەرقاڵی کۆلێکشنی میلان ئینشانتد بووم، بیرۆکەی جوانم بۆ دەهات، بەڵام دەبووە ئەو بیرۆکانە ماوەیەک لێیان گەڕێم تاکو ئامادە بن. دەشمزانی پاشی ماوەیەک دەبێ ئەو بیرۆکانە بکەم بەڕاستی. بڕیارمدا بە دیزاینێکی زۆر بەهێز وەکو قەڵای هەولێر نمایشەکە بکرێتەوە، بە ئاڵای کوردستانیش کۆتایی بە نمایشەکە بێنم. بۆ من زۆر زۆر گرنگە کە میلان ئینشانتد بۆ من پەیامی خۆی هەبوو، سمبولی گەورەی کوردستانی پێوە بوو. دیزاینەکانم ئاوێنەی سمبولی کوردستان وەکو قەڵای هەولێر، وەکو ئاگری نەورۆز، حەبسەخانی نەقیب. حەزم دەکرد ئەم جارە زیاتر سمبولە جوانەکانی کوردستان نمایش ببیندرێ و نمایش بکرێت. بەڵێ، قەڵای هەولێر، حەبسەخانی نەقیب و ئاگری نەورۆز، ئاڵای کوردستان، هەر دیزاینێک چیرۆکێکی گەورەی هەڵگرتە و چیرۆکێکی گەورەی لە پشت بوو. ئەتەوێت پێمان بڵێیت وەکو دیزاینەرێک جلوبەرگەکان تەنیا پارچە قوماشێک نین، بەڵکو ئەوانیش ئەتوانن دەنگمان چیرۆکەکانمان بگەێنن. من هەر خۆم حەز دەکەم، من نمایشی میلانم چیرۆک جێڕانەوەیەک بۆ بە ڕێگای دیزاینەکانم. حەزم دەکرد قەڵا، چیرۆکی قەڵا نمایش بکرێت بەڕاستی، بەهۆی ئەوەیەوە جوانە، هەموو کەس دێ سەردانی دەکا، خۆشەویستی کوردستانە، خۆشەویستی خەڵکی بیانەیە کە دێن بۆ کوردستان یەکەمی شوێنە سەردانی دەکەن. حەزیشم دەکرد سەلامی گەلی کورد و کوردستان بگەینم بە جیهان، هەر لەبەر هەندێک کۆتری ئاشتی کۆتری سەلام بەکارهێنا بۆ تاژەکەی سەیری کە بە سەلام و بە قەڵای هەولێر نمایشەکە دەست پێ بکرێت. ئاگری نەورۆزیش بۆ من جوانترین ئاهەنگە کە هەموو ساڵی دەجێردرێ، شای و سەما و هەرایە بینی مرۆڤ و سروشت. لەبەر هەندێ بڕیارمدا ئەو قماشە ئەگەر تێبینی قماشەکەی بکەی کچێکە لەناو ئاگر بەرەو ئاگر دەڕوا، دارێکی لەدەستا کە ئاگرا. یعنی حەزم دەکرد بزانن کە ئێمە نەورۆزمان هەیە، هەموو ساڵی ئەو ئاهەنگە دەجێدرێ، ئاگر دەکرێتەوە. جا بۆ من زۆر زۆر گرنگ بۆ ئەم سمبلانە بێش وەکو چیرۆک ژێڕانێکی خۆش نمایش بکرێت لە ئیتالیا. باش، کەلتوری کوردیت بردە میلانۆ کە پایتەختی مۆدەی جیهانە و کەلتوری کوردی، جلوبەرگی ڕەسەنی کوردیت بە جیهان ناساند و پیشانی جیهانتدا کە ئەمە جلوبەرگی ڕەسەنی ئێمەیە. ئەمە پێت وایە تا چەند کاردانەوەی بێت و تا چەند کاریگەری درێژخایانی ئەمێنێتەوە کاریگەری جیهان لەسەر کەلتوری کوردی؟ کاریگەشی زۆری هەیە. من بانگهێشت کرام بۆ میلان کە نمایش بکەم، چکە بە خۆت ناتوانانی بچی برێ نمایشێک دەکەیت کە بانگهێشت دەکەیت بەهۆی ئەوەی کارەکەی تۆیان بەدڵە دەزان لە ئاستێکی بەرزە. نمایشی پاریسیان دیت، سەرنجڕاکێشەر بوو،
حەزیان دەکرد زیاتر سەبارەت بە خۆم و دیزاینەکانم دەیانویست بزانن لارە دیزەی چێە، دیزاینەکانت زۆر جیاوازی چیرۆژی لەگەڵ دەجێڕیەوە، شعری لەگەڵ دەرێ، گۆرانی خۆش لەگەڵ دیزاینەکان پێشکەش دەکەی. جاکە بانگهێشتیان کردم وتیان حەزمان لێیە ئەم ساڵ لە میلان نمایشێکمان بکۆی، بۆ منیش جێگای شانازیە. بەڕاستی میلان فاشن کاپیتال ئۆف دە وۆرڵد زۆر زۆر گرنگە. هەفتەی نمایشی میلان دڵخۆش دەبم کە بانگهێشت دەکرێم و زۆر هەوڵیشی بۆ دەدەم کە جوانترین و بەرزترین و بەهێزترین نمایش پێشکەشکەم، چونکە بەڕاستی بەس خۆم من بیر بەس تەنها لە خۆم ناکەمەوە، چونکە مادەم براند و دیزاینەکەم گەیشتە ئەو ئاستا وەکو ئەرکێکی زۆر گەورەیە لەسەر شان و دەیبیری هەموو گەلی کورد و کوردستان بکەمەوە. زۆر باشە، وتت میلانۆ ئەدرەوشێنمەوە هەر بەڕاستیەوەی کە پلانت بۆ دانابوو تەواوی گەشتی بە ئامانجەکەت؟ من میلانۆم نەدرەوشاندەوە، کوردستان میلانی درەوشاندەوە. دەست خۆش. هێز و ئیلهامی کارەکانت لەکوێ وەرەگریت؟ من هێزم لە باوکم وەردەگرم. باوکم هونەرمەندێکی گەورە، هەستێکی جوان، بابێکی باش، دەنگێکی خۆش، هەر لە مناڵیەوە بەبیرم دێ گۆرانی بۆ دەگوتم، شعری بۆ دەگوتم، فێرە شعری دەکردم. منیش دەنگم خۆشە، بێز دەنگمان خۆش نمایە، بەس پێکەوە دادنیشتم گۆرانیمان دەگۆ لێگۆدارە. کولتور زۆر گرنگە، دەبی کولتوری خۆت بزانی، دەبی کوردێکە جوان بچکە و خۆم لە ئەمریکا گەورە بوومە، هەمیشە لە ماڵەوە بە کوردی قسەی لەگەر من دەکرد. جا من کولتور لەگە من تێکەڵە بەشێکە لە خۆم. ئەتان لێم زانابتەوە هەرچەندێکە هەموو ژیان لە دەروی کوردستان بووە، بەڵام خۆم عاشقی کولتوری کوردیمە. حەزیش دەکەم زۆر پەری پێ بدەم، چونکە جوانترین و بەرزترین و دەوڵەمەندترین کولتورمان هەیە. زۆر باشە. دایک و باوکت لەوێ بوون، چۆن باسی ئامادەبوونی ئەوانەکەی کە پشتگیریکی زۆر باشیان کردی، زۆر دڵخۆش بوون کە لەوێ ئامادە بوون؟ زۆر دڵخۆش بنەوەزا با قسەی خۆشت بۆ بجێڕمەوە. نۆمادەمە سەرقاڵی ئەم کۆڵەکشنم داکەم دەم نادەم داهاتە ژۆری بۆ چیژم داشتەکەم پێ پیشاندا ئەمە بردمە تو نۆماگە هەموو ڕۆژ دەچێ ستودیۆی بەشکرددایە حەز دەکەم سپرایز بێت، پێم نەدەوت. یعنی هەر حەزی دەکرد شتێکی پێ بڵێم، بەس الحەمدوللا توانیم نۆمانگ ئەو سیکرتە جوانانە بە کەس نەڵم تاکو کاردانەوەیەکی جوانی بێت. بەڵام هەمیشە پاڵپشتم بوونە دایک و باوکم زۆری دڵیان خۆش بوو بە نمایشەکە. بەڕاستی بە تایبەتی باوکم، چکە گۆرانی باوکم زۆر لە نمایشەکە بەکارینە حەزم دەکرد پێی پیشاندەم کە چەندم خۆش دەوێت، کە دەنجی چەند خۆشە، چکە من و باوکم بەڕاستی پەیوەندێکی زۆر جوانمان هەیە وەکو هاوڕێین. لارەخان پێشترش گۆرانیتان هەبوو بەیەکەوە، بەنیاز نین گۆرانێکی ترتان هەبێ بەیەکەوە لەگەڵ هونەرمەند تۆمەرجەی؟ وڵای دەنگم چی جاران خۆش نمایە بەڕاستی پێشان خۆش بوو، بەڵام ئێستا نازانم باوەڕ ناکەم. من زۆر حەز لە دیزاین دەکەم، زۆر ینی عاشقی دیزاینم. بابم عاشقی گۆرانیە، منیش عاشقی دیزاینم، بەس قەت زەختم لێ ناکە، باڵپشتم بووە سەپۆرتم دەکا، بە هیچ شێوەیەک زەخلە لە من ناکە کە شتێک بکەم کە بەدڵم نەبێت، بەس خۆم هەر حەز دەکەم لەسەر دیزاین بنێمەوە. زۆر باشە. وەکو خانمە دیزاینەرێک چۆن باسی پەیوەندی نێوان کەلتور و فاشنەکەیت؟ مەبەستت لە چییە کە ئاڵی من کەلتوری کوردستان، کەلتوری وڵاتەکەم لە ڕێی فاشنەوە بەدنیا ئەناسێنم، مەبەستت لەوە چییە؟ پەیوەندی نێوان کەلتور و فاشن چییە؟ ناسنامەتە، کولتور ئایدەنتیتی خۆتە، وەنیا دەبی کۆنێکتی بکەی لەگەڵ کولتوری جیهانی. یعنی حەز دەکەم کە جلی کوردی وای لێ بێ کە ببین یەکسەر بیناسیەوە ئەمە جلی کوردیە، وانیا بۆ من زۆر گرنگە. ئەگەر بە ئاستێکی زۆر بەرز، زۆر بە دیقەت، زۆر بە حیساب دیزاینی بکەی، تۆزێک نوێگەریشی دەبی پێدا بکەی، چونکە من زۆر ڕێز لە مێژوو دەگرم، جلوبەرێکی کورتی ڕەسەنم زۆر پێجوانە، بەڵام لە هەمان کاتیشدا حەز دەکەم نوێگەری تێداکەم و کۆنێکتی بکەم بە فاشنی داهاتوو. دەبی تێکەڵەیەک بێ بینی مێژوو داهاتوو تا شتێکی جوان و کەرنت لێ دەربچێ.
زۆر باشە. هونەرمەندانی شێوەکار لە تابلۆکانیاندا ڕنگ و شێوە هەندێک جار وەکو هێمایەک بەکاردەهێنن و تابلۆکانیان نهێنی تایە. ئەیانەوێت لەم ڕێگەیەوە پەیامەکەیان بگەێنن و ئەیانەوێت تابلۆکەیان ببێتە زمانێکی بێدەنگ بۆ گەیاندنی پەیامەکەیان. دیزاینەکانی لارا لە ئەم نمایشەی چەند شەوی ڕابردووە هیچ نهێنێکی تیا بوو وەکو هونەرمەندانی شێوەکار؟ نەخر من نهێنی و کۆد بەکار ناینم. من چیە سیکروت و ئەو شتانم نییە، بەڵام من حەز دەکەم کە خۆم ئامادە دەکەم بۆ نمایشێک، حەز ناکەم کەس هیچ لەسەر ئەم نمایشە بزانێ، چونکە نامەوێ بیرۆکەکانم بزاندرێ پێشی ئەوەی نمایشەکەی بکەم. حەز دەکەم زیاتر هەموو ببێت بە سوپرایز، چونکە جوانە ئەو سوپرایزانە کە لە نمایشەکەی دەیبینی وەنیە، بەڵام کە تو باسی بکەی پێش وەخت و هەموو کەس بزانێ تۆچی دەکەی چی ناکەی، سپرایز و جوانەکەی نامێت. کۆد بە ئاشکراش دەکەی دەکەم، یعنی سمبڵی بەکاردێنم، سمبڵی گەورەی کوردی، بەڵام کۆد و ئەو شتانە نا، بەس چیە دەیهێنمەوە تا ڕۆژی خۆی. بەڵێ. خات و لارا چ هەستێکت هەبوو کە مۆدلەکانی جیهان نمایشکارەکان جلوبەرگی کوردی، جلوبەرگی ڕەسەنی جوانی کوردی نمایشەکەن. ئایا پێشەوەی کە بچنە سەر ستەیج نمایشەکەی خۆیان دەست پێ بکەن هیچ شتێکی تایبەت هەبوو لە بینی تۆ و نمایشکارەکانە کە پێیان بڵیت ئێوە جلوبەرگی کوردی نمایشەکەن پێویستە بەم جۆرە بن؟ ڕۆژی پێشترێ 8 سەعات لەگەڵ مۆدلەکان بووم، ئەوەندە هەستێکی جوان بوو، بەڕاستی تۆ زێگریاشم، چونکە چیرۆکی ئەو دیزانانم بۆیانم دەجێڕانەوە، بە تایبەتی ئەو کچە جوانەی کە جلوبەرجی حەبسەخانی نەقیبی لەبەردەگەوتم جێبدە من، گوتم تۆ ئەم دیزاینت لەبەرە ئەمە هێزە، ئەمە تۆ نوێنەری حەبسەخانی نەقیبی، ئەم ئافرەتە لە سەردەمی خۆ ڕۆڵێکی زۆر گەورە و جوانی جێڕا، زۆر بایەخی بە خوێندن دەدا بۆ کرد، چونکە لە سەردەمی تەنها کۆ دەچوە قوتابخانەوە نیە، بەڵام ئەو هەوڵی زۆردا کە کچ بچێت بۆ قوتابخانە بۆ خوێندن. جا هەموو چیرۆکیم بۆ جێراوە، بەڕاستی مۆدلەکە زۆر ئەنی کاریگەر بوو بۆ مۆدلەکە، زۆر ئیمۆشنی کرد، منیش خۆمشم لەگەروی، ینی شتێکی جوان بوو. ڕێک ئەوها گوتم زۆر بە نەرمی بە ئارامی بەڵام بە هێزەی بچێژورەوە، چونکە تۆ نوێنەری حەبسەخانی نەقیب دەبی، ئەم ڕۆڵەی زۆر بە جوانی بژێڕیت. لەگەر هەرسی مۆدلەکان قسەم دەکردن تاکو لە چیرۆکەکەی تێبگەن هەتاکو بە جوانی نمایشەکەی بەڕێوە بکەن. بە زۆر بەدڵ بوون، هەموویان زۆر بە جوانی هەست دەکەم نمایشەکەیان بەڕێوە برد. دەست خۆش بێت. خات و لاراوی سەرنجی منی ڕاکێشە پۆشراوی پۆشتایی نمایشکارەکان و دەرنەخستنی جستەی نمایشکارەکان بوو. ئەگەر باسێکی دیزاینەکانی خۆت و ئەم شێوازە جلوبەرگەمان بۆ بکەیت لە دیزاینەکانە. جلوی کوردی ڕەسەن هەر پۆشراو بووە، منیش بەڕاستی لەو ڕێچکەی لا ناتە، چونکە ڕەسەنە و حەزم لێە هەر ئەو ڕەسەنەی هەر پێوە ببینێ. ڕاستە نوێگەری تێدا دەکەم، ڕاستە هەندێک هۆزێک مۆدەین دەکەم، بەڵام پۆشراوەکە بۆ من قابلی قبول نییە، نابی دەبی پۆشراوە، چکە بەڕاستی جوانەکەی هەر لە پۆشراوەکەیەتی. جا ئەوەی ناگۆڕم، بەڵام بە دیزاین دەتوانین دەستکاری بکەی، نوێگەری تێدا بکەی و دەزانی بۆش ئەمن ئەو براندەم دەست پێ کرد 3 ساڵ ئەمە پێش کە بڕیارمدا ئەو براندەی دەست پێ بکەم، دیتم جلوبەرجی کوردی بەلا بەخەتە چیتکە دەڕۆی، حەزیشم نەدەکرد جیلی ئێستا وا هەست بکەن کە ئەوە جوچی کوردی ڕەسەنە، وەنیە دەبایە نوێی بکەینەوە، دەبایە ڕەسەنەکەی بگەڕێنەوە هەتا ئەو جیلەی ئێستا بزان کە جلی کوردی ڕەسەن ئەوەیە پۆشراوە. ئەجا بۆ من ئەوە بوو بەهۆ کە براندی خۆم دروست بکەم و بە جوانی بە پۆشراوی خۆی ڕێزی لێ بگرم و براندەکەی خۆم دەست پێ بکەم و دیزاین بکەم. باشە، بەگشتی کەمێک گۆڕانکاری لە جلوبەرگی کوردیا کراوە، مەبەستم بێگومان جلەکانی بەڕێزت نییە، بەگشتی باسیەکەم کە هەندێک گۆڕانکاری کراوە، چۆن نوێگەری بکرێت لە جلوبەرگی کوردیە بەڵام لەگەڵ نوێگەریەکەیە ڕەسەنایەتی خۆشی بپارێزێت. دەبی بۆنی ڕەسەنایەتەکەی هەر پێوە دیار ببینێ، چکە پێوە دیار نەبینێ بەڕای منەوە
بەسەنیان نییە ڕەسەنەکەش لە بۆ شراوەکەیەتی ئەوە دەبی هەر بمینێ. باشە ئامۆژگاری چییە بۆ دیزاینەرانی تر ئەگەر لە دەروی کوردستان بن یان لە ناوخۆی کوردستانە بن بە تایبەت ئەو دیزاینەرانی کە کار لە سەر جلوبەرگی کوردی ئەکەن؟ چۆن یانی چەند دیزاینەرێکمان هەیە کۆمەڵە خانمە دیزاینەر و چەند کەسێکی ترمان هەیە کە کار لە دیزاین ئاکەن و کار لە جلوبەرگی کوردی ئاکەن و هەندێک جار گۆڕانکاری لە جلوبەرگی کوردی ئاکەن. بەڕێستان وەکو خانمە دیزاینەرێکی کورد و جیهانی کە لە هەفتە نمایشی میلان بەشدار بوویت جلوبەرگی کوردیت نمایش کرد، ڕێنمایی چییە بۆ ئەو خانمە دیزاینەرانە یا بۆ تەواوی ئەو دیزاینەرانی کە کار لەسەر جلی کوردی ئەکەن؟ ئەمێ دەوارم کە ڕەسەنەکەی تێدا بێنەوە بەڕاستی پێم جوانە چونکەەوە کولتورمانە کولتورەکە یعنی هەندە شت دەتانی گۆڕانکاری بکەیت بە ڕنگ و بە ئەکسەسوار و بە دیزاین بەڵام ئیشاڵڵا ئەو پۆشراوە بگەڕێتەوە ئەوە ببێت بە خاڵێکی سەرەکی کە هەمیشە نەگۆڕێ لە جلوبەرگی کوردی. بەڵێ خاتو لاراوەی کە بینیمان لە سوۆشیال میدیا کاردانەوە دەنگدانەوەیکی زۆری هەبوو نمایش و دیزاین و کۆلێکشنەکانی تۆ کە لە هەفتە نمایشی میلان بەشدار بوویت و نمایشی نوێترین دیزاین و کۆلێکشنەکانت کرد. ئەمانەوێت ڕای ئەو کەسانە بزانین کە لەوێ بوون دیزاینەرە بەشداربووەکان یان تەواوی ئامادەبوانی هەفتە نمایشەکە چی بوو لەسەر جلوبەرگەکانی بەڕێزت کە نمایش کران؟ دەزانی ئەوەندە دڵیان خۆش بوو هۆڵەکە پڕ لە حەزت بوو زۆر خەڵک لەوێ دەگریان ئیتاڵیەکان هاتنە لام ئەمریکیەکان ئەوەندە دەستخۆشیان لێ کردم ئەوەندە ینی نازانم چۆن بۆ باسکەم دەبوای لەوێ بە هەتە بەخۆت هەستی پێ بکەیت بەس پڕ بوو لە هەستی عاتفی هەستی خۆشەویستی هەستی سەرکەوتووی ینی تاقەیەکی جوان بوو. زۆر دڵیشم پێخۆش بوو کە هەر هەموو میێوانەکان لەوێن دەستخۆشیان لێ کرد و کە حەبسەخای نەخیب هاتە دەرێ نمایشکرا هەموو چەپڵیان بۆ لێدا کە ئاڵای کوردستان هاتە دەرێ هەموو چەپڵیان بۆ لێدا زۆر یعنی ئەمن لە خۆم لە باکستەیج بووم گریانم دەهات بەڕاستی و حەزیشم دەکرد نەگریم چونکە نەمدەویست کە دەمزانی کاتی من دێ بڕۆم بۆ نمایشەکە خۆم گرت بوو نەگریم چکە نەمدەویست بگریم ئەگە بگریا بام دایک و باوکشم دەگرام گوتی با زۆر جوان بوو زۆر بەڕاستی خۆشترین ڕۆژ بوو. دەستخۆش خاتولارە لە فەڕەنسا بەشدار بوویت دواتر لە میلان بەشدار بوویت پلانی داهاتوو کوێیە؟ پلانی داهاتووم ئەوەیە کە بەردەوام بم لەسەر دیزاینکردن ئومێدەوارم ئیشاڵڵا لە شوێن وڵاتانی تریش نمایش بکەم بانگێشکراوم لە دووسێ وڵاتی بەڵام جارەیە وڵامم نەداینەوە چونکە ئێستا کە زۆر ماندووم نۆ مانگ ڕۆڵ و هەستی خۆم هەموو بەم کۆلێکشنەدا دەمە ماوەیەک بەڕاستی برێکێکی وەگرم هەتا ئیلهامم بۆ بێ هەتا بە ئیسراحەتی کۆلێکشنی خۆم ئامادەکەم بۆ کۆلێکشنێکی بۆ نمایشێکی تر. دەستخۆش خاتولارە کۆتا پرسیارم ئامۆژگاری بۆ گەنجانی کوردستان ئەو گەنجانی کە خاوەن خەونێکن یان بەهرەیەکیان هەیە ئەیانەوێت بگەن ئاستێکی جیهانی ئامۆژگاری لارا بۆ ئەو گەنجانە چییە؟ ئامۆژگاریم بۆ ئەو گەنجانە ئەگەر بەهرێکی جوانت هەیە ئەگەر خۆشت دەوێت و بە بەردەوامی بیری دەکەیتەوە دەست پێ بکە چاوەڕوانی کەزمەکەت بێ دەستت بگیری چونکە بەڕاستی لە سەرەتادا کەس نایە دەستت بگیری بەڵام کە دەست پێ کرد بە جوانی و بە ڕێزی دوای ئەوە هەموو دێن دەستت دەگرن و ئینشاڵڵا دایک و باوکیش ئەو حەز دەکەم ئەوەش برێم زۆر گرنگە دایک و باوک ئەگەر بزانم مناڵێکیان بەهرەی جوانیە پاڵپشتیان بن سپۆرتیان بکەن چونکە ئەمە هێزێکی زۆر گەورەیە بۆ مناڵەکانیان ینی کۆنفیدەنسیان دەداتێ بەڵام دەستپێکەی هەر شتێک لە خۆتەوەیە لە خۆت دەبی دەست پێ بکەی. من کۆلێکشنی یەکەم لە ماڵی خۆ لە سەرەتادا کۆلێکشنی یەکەم بە ناوی خۆم بوو لە خەیاڵم هەموو کۆلێکشنەکەم دروست کرد دوایێ ڕاست کردم بەڕاستی کۆلێکشنەکە لە ماڵی خۆم دیزاین کرد. بەڵێ سپاس بۆ تۆ خاتو لارا دزەیی دیزاینەری کورد و جیهانی لە ئیتالیاوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت هەمیشە سەرکەوتوو بیت. زۆر سپاس.